کۆمەڵکوژی ڕۆبۆسکی تاوانێکی ئاشکرا و برینێکی سەرواڵە. کوردانی گوندی زێڤەی سەربا شەرنەخ دوای دەرپەڕاندنی زۆرە ملیانە لاواری خۆیان کۆچ دەکەن بۆ ڕۆبۆسکی. لەوێش دەوڵەتی تورک زەویەکانیان مینڕێژ دەکات و گەمارۆیان دەخاتە سەر. خەڵکەکەی بۆ ئەوەی لە برسان نەمرن دەبنە کۆڵبەر. لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا کاروانێکی ماندووی ڕۆبۆسکی کە منداڵیشیان تێدایە دەکەونە بە ڕەحمی فڕۆکەکانی ئەردۆغان و کۆمەڵکوژ دەبن. ئەمڕۆ 11 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر تاوانی کۆمەڵکوژی ڕۆبۆسکی لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکەوە لە ڕۆژی 28 کانونی 2011دا بە فڕۆکەی جەنگی کاروانێکی کۆڵبەریان لە سەر ڕێگایەکی نزیک لە گوندی ڕۆبۆسکی سەربا شارۆچکەی قەلەبانی شەرناخ بۆردومان کرد. لە ئەنجامدا 34 کوردی گوندنشینی ڕۆبۆسکی کە زۆربەیان مێرمنداڵ بوون شەهید بوون. چیرۆکی پێش کۆمەڵکوژیەکە کوردانی گوندی زێڤەی سەربا شەرناخی باکووری کوردستان لە ساڵی 1993 لەلایەن سەربازانی تورکەوە بە زۆرە ملێ لە گوندی خۆیان دەرکران. دەوڵەت خەڵکەکەی دەستگیر دەکرد و چۆڵکردنی گوندەکەی دەکرد بە مەرجی ئازادبوونیان. بە ناچاری کۆچیان کرد بۆ گوندی ڕۆبۆسکی لەسەر سنوور و هەندێکیشیان پەڕینەوە بۆ باشووری کوردستان. دەوڵەتی داگیرکەری تورک لەوێژ گەماروی خستە سەریان و ڕێگای کارکردنی لێگرتن. هەروەها هەموو زەویەکانی دەوروبەری گوندەکەی مینڕێژ کرد بۆ ئەوەی نەتوانن ئاژەڵداری و کشت و کاڵیش بکەن کە پێشتر سەرچاوەی سەرەکی بژێویان بوو. بە ناچاری خەڵکەکەی دەستیان کرد بەکاری کۆڵبەری بۆ ئەوەی لە برسانەمرن. دەوڵەت هەر لە سەرەتاوە هەوڵێکی زۆریدا کۆمەڵکوژیەکە پەردەپۆش بکات، بەڵام خانەوادەی قوربانیان پێداگر بوون لە بەدوادا چوون بۆ ئەو تاوانە. ئەمە شوای کرد لە جیهاندا دەنگ بداتەوە. ئەردۆغان وەک سەرۆک وەزیرانی تورکیا کە دەبێتە تاوانباری یەکەم سەرڕای ئەوەی تاوانەکەی نەگرتە ئەستۆ سوکایەتیشی با قوربانیانی کۆمەڵکوژیەکە کردو ئەوانی چواند بە لەباربردنی منداڵ لە تورکیا. کۆمەڵکوژی ڕۆبۆسکی سیاسەتێکی بەردەوام لەلایەن فاشیزمی تورکەوە. دەوڵەتی داگیرکەری تورک لە دوای ئەو کۆمەڵکوژیەوە سەدانی هاوشێوەی دووبارە کردوتەوە لە باکوور و باشوور و ڕۆژاوای کوردستان، لە سووری ئامەد تا عەفرین و سەرێکانی، لە مەخمورەوە تا شەنگال و بادینان. ناوچەیەکی کوردستان نەماوەکە تاوان و داگیرکاری تێدا ئەنجام نەدابێت جگە لە ڕەشبگیری و سەرکوتکاری ناوخۆی ڕژێمەکەی بەرامبەر بە کوردان. لە ئێستاشدا ڕۆژانە با گازی کیمیایی و بۆمبی قەدەغەکرا و لەگەڵ پێشکەوتوترین تەکنۆلۆژیای شەڕ هێرش دەکاتە سەرچی ئازادەکانی کوردستان و لە باشوور و ڕۆژاوای کوردستانیش هەوڵی داگیرکاری زیاتر دەدات.